ئەم بارودۆخە ناگونجێ بەردەوام بێ دەبێت هەرچی زووترە ئیرادەیەکی جدی بخەینە گەڕ ئەم بارودۆخە کۆتایی پێبێنین. مێژوو پێمان دەڵێ کۆمەلگاکان کاتێک کە دابەش دەبن بۆ زاڵم و مەزڵوم تێک دەچن، شیرازیان تێک دەچێت. ئەم وڵاتەی ئێمە طبقەیەکی قۆرەخکاری کە هەموو شت هەبووی تێدایە کە کەمینەیەکن لەسەر حیسابی زۆرینەیەکی ڕەشورود کە ڕۆژ بە ڕۆژێ هەژاری و نەداریەکان زیاتر دەبێت. ئەوەی کە من زۆر بیری لێ دەکەمەوە ئەوەیە پێشێ ئەمجا دوایی بیر دەبێت بکرێتەوە لە هەنگاوەکانی دی تا لە نێو خۆماندا چاک نەبین ڕێک نەبین بیرکردنەوە لە دەوڵەتی کوردی سربەخۆ و لەو هەنگاوانی کە بەر ئەومان دەبن ریفراندۆم هەرچی هەیە بە بۆچوونی من خەیاڵ پڵاوە هەتا بۆ خۆت نەبی هەتا تەندروست نەبی ناتوانی هەنگاو بەرەو پێشەوە بنی. خەڵک و جەماوەری کوردستان ناحەقی نییە بڵێ هەرێم تانجوان بەڕێوە بردۆنۆرەی دەوڵەتە ڕەمەزانی بە حاڵێکی خۆشگەر ئەو زانۆرەی شەشەڵانیش بخاتە گەڵ. ئێمە دەبێت پێشە بێنی گرفت و کێشەکانمان چارەسەرکەین دامەزراوە پەکخراوەکانمان چاپکەینەوە یاسا سەروەرکەین تەبایی و تەفاهم بۆ نێ خۆمان بجێڕینەوە ئاوڕێک لە ژیانی خەڵک بدەینەوە ئەم جا دوای بیرکەینەوە لە هەنگاوی دیکە.